بسم الله. بناوی خواستڵاوتان لێبێ هەمیشە وتمانەکە بەیەمە ئەبەخشن ئەمانەتەکانتان لە دەستێکی ئەمیندایە. ئەمڕۆ حەزەکەم کۆمەڵە چیرۆکتان عرض بکەم کە ئەمانەتی کۆمەڵێک خەڵکە گانیمانەتە شوێنی خۆی پێشتر ئەم دەستێ بە ئازارەتان بینی کە کڕیمان بەسپاسەوە کۆمپانیای ئایڤۆری دەند کە وەکیلی ئەم کۆمپانیان لە عێراقا کە پێیان فرۆشتین 1 سنتیش قازانجیان لەوەرنەگرتین بە هەمان و پرەپارەی پێمان فرۆشرا کە کڕابوو لە سینەوە و ئێمەش پارەکەمان لە خێرخواز و تۆستەقمان بۆ ناردەوە. جگەلەوە کۆمپانیای نیودەند هەیە لە شاری هەولێر کە ئەمە بۆ براوخشکە پزیشکەکانیشمە کە زۆر حەزەکەم شتیان لێ بکەم بەبێ کۆمپانیای نیودەند ماوەی 4 ساڵ زیاترە هەرچێکمان پێویست بێ لە بەشی دەمودای نەخۆشخانەی هیوا هیچ بڕەپارێکمان لێ وەرناگرن وای لێ هاتووە ڕوونایە شتیان لێداوە بکەم لەبەری کە بە سوپاسەوە شتەکانمان بە بەلاش بۆنێرن بەبێ بەرامبەر بۆمانەنێرن. ئەمە ئەمڕۆ کۆمەڵێک پێداویستێکە هاوکار و مساعیدەکان ئامادەیان کردو دیسانەوە بەبێ بەرامبەر بۆیان ناردوین. ئەمەی کە ئێستا ناودەستینە بەلایکەمەوە بای 150,000 دینارەکە بەبێ بەرامبەر کۆمپانیای نیودەند لە هەولێر بۆیان ناردوین. جگەلەوەش هاوڵاتیانیش کە ئەبەخشن ئێستا ئەمە هاوڵاتیەک بڕی 300,000 بۆ دانای 300 دۆلاری بۆ داناین کە ئەم 300 دۆلارە بەشمان کردوتەوە بە دینار 100,000مان داوە بە هەویری دەمودان کە ئەمە ئەڕات بۆ نەخۆشخانەی ژیانەوە. ئەم هەویرە لە کۆمپانیای کین کردراوە خۆی ئەم بڕێکە لەم عەلاگایە مای 136,000 بوو بەڵام بە 100,000 بۆیان ئەژمار کردین بۆی کە بتوانین زۆرتر بکڕین. ئەمە وا کات کە ئەو بەڕێزانی شێرپەنجەی سەر و ملیان هەیە لە کاتی تیشکانەوە دەمیان وشکە بێتەوە ئەمە وشبوونەوە کە کەمەکاتەوە و کاریگەری تیشکەکە کەمەکاتەوە لەسەر دەمیان. جگەلەوەش ئەم 4 پاکەتە لێرە 4 پاکەتە لێرە کاکاتە 8 پاکەت ئەمە ئەو دەرمانەیە کە بۆ برینی دەم بەکارهێنێ. ئەم دەرمانە پێشتر لە عێراقا نەبوو ئەسە وەکالەتەکەی خۆی ڕاستە ئیتاڵیە لە میسر دروست دەکرێتەوە وەکالەتی لە عێراقا هەیە کە ناوی تانتۆم ئەم بۆ برینی دەم بەکارهێنرێ. ئەمان هی ماڵێک بوو کچیشیان بوو بخوا ئەمردێژی کاوایان بێڵێ قژیان بڕی کێشی قژەکان بە ئاڵتون کێشا چەندێک بوو بارتەقای ئەوە لە پارەکە بە ئەمانە دایان بە ئێمە و ئێمەش بۆمان داون بە 4 کارتۆن لەمانە کە بەکاربێنێ بۆ بەڕێزانی کە برینی دەمیان هەیە بۆی کە بە ئاسایی بتوان بخۆن و بخۆنەوە. ماڵەکە ناوی داریە خۆ ئەمردێژی کاوش دوعای خێری بۆ بکەن. جگەلەوەش ئەمەشی بەڕێزێک بە ناوی گۆرانەوە ئەویش 100 دۆلار تەسلیم کردین بۆی کە وەکو ئەمانەت لە لامان بێ ئەوەشمان داوە بەمانەوە ئەمڕۆ ئینشاڵڵا نەخۆشخانەی ژیانەوەیان وەریێگرن. جگەلەوانش ئەم عەلاگەیە ئەمە هیچەکانی خۆمە کە پێم وتون ئەو یاریانەی کە یاری پێناکەن بیبەخشن بۆی ئەوانیش فێری بەخشی بکەم. ئەمە داماناوە بۆ کچەکان و کۆمەڵێکی تریشی هەر لەویایە بۆی کە بتوانین بیبەخشین بۆ مناڵانەی کە سەردانمانەکەن بۆ نەخۆشخانەی هیوا بۆ چارەسەری دەمودان. ئەوەی کە ئەمەوێ بۆتان دووبارە بکەمەوە هەر کاتێک ئەمانەتێک تەسلیمی ئێمەکەن ئێمە ئەو شتی کە پێکڕین بە ئەمانەتەوە وەسڵەکەی نێرینە بۆ کەسە و ئینشاڵڵا بە سەلامەتی گاتە جێبی خۆی و خەڵک سوودی لێوەرەگرێت. هەر کاتێک ویستان ببەخشن ئەتوانن خۆتان ڕاستە و خۆشتەکان بکڕن و ئێمە تەدەخولی تیان ناکەین. ئەگەر ویستیشتانەوە بیکڕین بەسەر چاوە بەسەر هەموو بڕەپارەیەک جێگا ئەگرێت. ئێستامێکەوە ئەیبینن 4 کارتۆن بە 100 دۆلار تا 150,000 دینار کڕاوە. جگەلەوەش کۆمپانیاکە خۆی ئۆرگانۆ کۆمپانی ئۆرگانۆ بڕێکی زۆرمان لە فری ئاەتێ لەگەڵیا بۆی کە بتوانین زیاتر بەکاربێنین بۆ خزمەتی چارەخوازەکانمان بەڵام ئەتوان لە 5,000 دینار و بەخشینەکانتان دەست پێ بکا بۆی کە کەسێک لە ئازاری برینی دەمودان نەجات بن. ڕێز و حورمەتی هەڵگور ساڵح جاف لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی.